زۆر دەمێکە دوژمنەکانی کورد زوڵم و ستەم و غەدر لە کوردەکەن و بە تایبەتتریش کوردانی باکوور ئەوە هەتا ئەم ساتەی کە من قسەی تیاکەم ئەو دەسەڵاتدارە تورکە نەتەوە پەرستەکان ئەم دەسەڵاتداری ئێستا بە تایبەت کە ئەم دەسەڵاتی ئێسەی تورکیا دەسەڵاتێکی تیرۆریستیە زۆر دەمێکە حاشا لە بوونی کوردەکەن و نەیانتوانیەوە ئێمە لە ڕەگ و ڕیشەوە دەربێن یان قڕما بکەن بە پێچەوانەوە گرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان 21 ساڵ لەمەوە پێش کارەساتێکی گەورە بوو دەنگانەوەیەکی گەورە بوو بۆ کورد من بە دڵنیایی پێتان دەڵێم کورد بەڵێ سەرکردەیەکی گەورەی لە سجنایە بەڵام تورک پێی ڕسوا بووە لە هەموو جیهاندا ئەو پرسیاری کە جەنابەت کرد ئەو خۆشەویستی ئەو سۆزە و ئەو عەتفەی کە ئێستا بۆ کوردەیە لە زۆربەی دنیاە بەهۆی کەسانێکی وەکو بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە کە زوڵم و غەدرێکی زۆری لێکراوە هەتا ئێستاش بەندە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان داواکردنێکی حەقە بۆ ئەم نەتەوەیە باشە ئێوە 21 ساڵ لە گرتووتانە نەتەوە پەرستەکانی تورکە تیرۆریستەکان ئێوە ئەو عەبدوڵڵا ئۆجەلان بەندە لاتان ئێوە ئەم 21 ساڵە چیتان بۆ کورد کرد چ مافێکی کوردتان جێبەجێ کرد ئەو پێداویستیانەی کە کوردێوێ ئەو داواکردنانەی کوردیانەوێت ئێوە فەرمووان 21 ساڵە بۆتان داواکردە جێبەجێتان کردا بۆ ئەو میلەتە کەواتە گوناهەکە گوناهی عەبدوڵڵا ئۆجەلان نییە گوناهەکە گوناهی ئەوانە کە حاشا لە نەتەوەیەک دەکەن ئەوان زۆر هەوڵیان ناوە قڕمانکەن هەوڵیان نا ئەرمەنەکانیش قڕکەن ئەها پاش چەندین ساڵ ئێستا بۆی ئەرمەنەکانەوە بوون بە قڕکردنی ئەرمەنەکان بۆ بە جینۆساید من لێرەوە باش پێیانڵم دڵنیا بن بەم قڕکردنەی کورد و بە گرتنی عەبدوڵڵا ئۆجەلان ڕۆژێک دەبێت کە وەکو ئەرمەنیەکان هەموو دنیا لەسەرمان هەڵباتێ و ئەو کارانەی کە ئێستا تورکیایکەن دەحەق بە کورد بە جینۆساید لە قەڵەمیان بن ئەو کاتەش هیچ پەشیمانیەک دادیان نایەت چۆن ئێستا پەشیمانی قڕکردنی ئەرمەنیەکان دادیان نایەت ڕسوا بوون لە هەموو دنیاە دڵنیام لەسەر کورد زۆر لە ئەرمەنیەکان زیاتر ڕسوا بن و ئەمڕۆ حەقی کورد بن باشترە لە بەیانی چکە هەتا تاخیریکەن تورک زۆرترەکەوێت لە سەریان وەڵی خەڵک درێخی نەکردووە دڵنیا بە خەڵکی کورد من زۆر جار گوێم لێ خەڵک ڕخنە لە میلەتی کوردەکە میلەتی کورد هیچ کەم و کوڕێک لە میلەتی کوردیان نییە کورد هەرچیەکی لە توانایە بێ بەرامبەر بە دوژمنەکانی کورد کردوێتی تەنها کوردیش بە کورد ڕزگاری نابێت ئەبێ ئەو دەسەڵاتدارانی ئێسەی دنیاکە کە دنیایان بەدەستە ئاورێکیش لە کورد بنەوە ئیتر بەسە زوڵم و ستەم لە کورد ئەوانیش بێنە دەنگ هەڵبەت دوو گەیمانانە بێوانیش بەردەوام بچنەوە بە گشت دوژمنەکانی کووردە ئەو هونەرمەندانن کە بە تایبەت دوای زوڵم و ستەم کەوتون پێیان عەیبە بڵێن لەگەڵ فڵان دەسەڵاتای زۆر هونەرمەندەیە لە لای خۆشمان لە باشوور دەستیان لەگەڵ ئەم دەسەڵاتەیە تێکەڵاو کردووە بەس پێشیان عەیبە بڵێ ئێمە دوایان دوو بنە ماڵەیە کەوتوینەوە ئەوانن کە پێیان عەیبە ئەژنا هونەرمەند زۆر لە سیاسەتمەدار ئەبێ سیاسەتمەدارتر بێت چکە کاری هونەری کارێکی زۆر گەورە و زۆر پیرۆزە چۆن بەبێ سیاسەت دەبێت یعنی تۆ ئەمە زوڵم و ستەمە بڵێ بێم قبول کێ بێ بڵێ من بێلایەنم من بەڕێی من ئینسانی بێلایەن یعنی ئینسانی مردوو من خۆم بە مردوو نازانم خۆم بە خەڵکێکی زیینوە زانم هەر کەسێ زوڵم لە نەتەوەکەم کات لە نەتەوەکەی خۆشم بێت ئەچمەوە بە گژیا گۆرانی دژیڵم چۆن ئەسام قساناکەم ئەم قسانەشم هەتا دژی ئەم دەسەڵاتدارانی باشوور وتووە کە دەستیان لەگەڵ دەستی دوژمنەکانە تێکەڵاو کردو بە تایبەت تورکیای فاشی بە دڵنیایی چکە سەرکردێکی گەورەیە وەکو ئەم دەسەڵاتدارانەی لای خۆمان نییە شتێکی محەلین شتێکی بچووکن عەبدوڵڵا ئۆجەلان سەرکردەیەکی گەورەی نەکورد سەرکردەیەکی ناوچەکەشە حتا ئێستا عەرەب و تورک و فارس و ئەنەش حەزەکەن سەرکردەیەکی وایان تیا هەڵکەوتە
سەرکردەیەکە نەک لە ناوچەکەشە بە دڵنیای پێ دەڵم لە هەموو دنیا ناسراوە بۆیە دوژمنەکانی کوردیش بەندیان کردووە بەندکردنی هەوڵاو جەڵام بەندکردنی کووردە بەندکردنی کووردە بەس خەیاڵیان خاوە کورد بند ناکرێ کورد لە پێش عەبدوڵڵا جەلانیشە هەر بەردەوام هەوڵیاوەکە لە ژێر دەسەڵاتی داگیرکەرەکانە خۆی ڕزگارکە کاتێک کە تورکە تیرۆریستەکان ئەیانویست کورد قڕکەن ژماری کورد زۆر کەم بوو لە تورکیا ئێستا دەقاتی ئەوەنە ئێستا چۆنیان بۆ قڕەکرێ خەیاڵیان خاوە بەداخەوە ئەو دەسەڵاتی کە لێرە هەیە بڕوا ناکەم ئاگایشیان لە بەڕێز عەبدوڵڵا جەلان بێت من بەداخوێڵم لەوانەیە دەستی وانیشی تابێکە کاتی خۆی گیراوە خەڵک دڵنیا بن لە دڵەوە بۆ یەگری ئەگەر ڕێگە بن چەندین سیمینار و چەندین گۆرانی و چەندین شتی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری بۆ کرێ بەس ئەم دەسەڵاتدارانە دەستیان لەگەڵ دوژمنەکانی کوردە تێکڵاو کردەوە ڕێگەنیان بەس من دڵنیام خەڵکەکە بەدڵ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا جەلانە